لە هەفتەی چوارەمی خولیپلەدووەکانی کوردستان و لە کۆمەڵی سێیەم یانەی چۆمان لە نێو یاریگای خۆی میوانداری یانەی جیهانی کرد. سەرەتا یاریەکە یانەی جیهان بە ئاستێکی بەرزتر یاریان دەکرد و توانیان لە خولەکی چل لەلایەن یاریزان ئەحمەد خورشید گۆڵی یەکەم تۆمار بکەن. بەڵام ئەم پێشکەوتنەی جیهان زۆری نەخایاند و لە خولەکی 44 سامی حوسێن توانی گۆڵی بەرامبەر بۆ یانەی چۆمان تۆمار بکات. گێمی یەکەم بەم ئەنجامە کۆتایی هات. گێمی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە و دوای چەندین گۆڕانکاری لە پێکهاتەی هەردوویانە یاری بەردەوامی هەبوو. یانەی چۆمان بەهێزتر دەرکەوتن و یاریزان عیسا محەممەد توانی لە خولەکی هەفتا گۆڵی دووەم بۆ چۆمان تۆمار بکاتەوە و گەیلان زوبێریش لە خولەکی 84 گۆڵی سێمی یاریەکەی بۆ یانەی چۆمان تۆمار کرد و یاری بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی چۆمان بە کۆتا هات. یانەی جیهانیش هۆکاری شکستەکەیان دەگەڕێنێتەوە بۆ نەبوونی یاریگا و خراپی دۆخی دارایی یانەکە. الحەمدوللا و شکرە و ڕۆتوانیمان سەرکەوتوو بین. ئادای یاریزانەکانمان زۆر ڕازی بووین بە ئاست و بە ئەنجام توانیمان لەنێو یاریگای خۆ پاڵەوانانە بجەنگن یاریزانەکانمان ئەمان توانی گۆڵی زیاتر بکەین بەڵام پەلەپەلی زۆری یاریزان و پەرۆش لۆ گۆڵکردن بۆ هۆکاریەوەی کە هەر تەنها 3 گۆڵ بکەین. سەرەتای گێمی یەکەم کە دەستمان پێکرد سترێژش زۆر بە یاریزانەوە دیار بوو هەتاکەت نەناو کەش و هەوای یاری لە تۆپێکی سابت گۆڵێکمان خوار بەڵام زوو توانیمان گۆڵی بەرامبەر بینەوە لە تایمی دووەم 2 گۆڵی دیکە بکەین و توانیمان سەرکەوتوو بین. الحەمدوللا. بەڕاستی ئەمن سەرەتا دەگەڕم بۆ خۆ ئامادەکردنی تیپەکە ئەمە دوایانە بووین لە هەولێر و دەتوانم بلیم لە گژیانەکانی کوردستان خۆمە ئامادەکرد پاش ئادار نەورۆز دەستمان بە کۆکردنەوەی یاریزانەکان کردووە و دواتریش نەبوونی یاریگا گەورەترین کێشەی مێ بوو. ئەمە ڕۆژێک لە پارچی ڕۆژێک یانەی هەولێر ڕۆژێک یانەی پێشمەرگە هەولێر ئەوانە هاوکاریمەیان کردیا یعنی بە شێوەیەکی زۆر دەردەسەری ئەو تیپەمان خڕکردیتەوە و هەر ئەوەندەش دەکرێتن ناشکرێتن ئەمە بە پرەپارەچکەم بتوانین منافسەی چێبڕچی ئەو یانانە بکەن کەمترین یانە عەنەس چۆمان پرەپارەچکەم سێقاتیمەی سەرف کردیا نادی 4 قۆنم بە 100 میلیۆن سەرفی کردیا یا دەستخۆشی لای نێزانەکان دەکەم بەڕاستی تا 2 ساتەکان چێبڕچەیەکی توندیان کرد دەستخۆشیان لێ دەکەم. بەم سەرکەوتنەی یانەی چۆمان کۆی خاڵەکانی بۆ 5 خاڵ بەرز کردەوە و یانەی جیهانیش کۆتایی بە یاریەکانی هاتوو بە 3 خاڵ هیوای سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو لە دەستدا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان.